بەڕێزان ئەو کاتتان باش، هیوادارم هەمووتان باش بن. ئێستان دە قسە و باز دەکەین لەسەر ئەو تیرۆرە ڕەنگ بیان دەکەس برێت تیرۆرەکە چییە. بەس ئێستا پێتان باز دەکەم مۆزۆ چییە. بەس یەک دقا لەو شوێنەش بڵاوکەینەوە. دیاردەیەکی خراپە ئەوەی پێی وایە شتێکی باشە هەڵە دەکاتن. بەس لێرە بڵاوکەین. هاوڕێیان، من هەرچەندم کرد پێم داوەلۆد نەکرا ڤیدیۆکەم. دوێنێ شەو کاتژمێر 11ی شەو پۆلیس ئاگادار دەکرێتەوە کە سەلوا مۆمیکا و کەسەی کە چەندین جار قورئانی سووتان ناو شوقەکەی خۆی لە گەرمەی لایف تیرۆر کرایە. تاوان کە پۆلیس دەچیتن ئەو دەبیندرێتن. من لە تەلەگرام بڵاوم کردەوە پۆلیس دەچێت بەخۆی تەلەگرامەکەی دەکوژێنەوە. چەندین گول لە تەپڵی سەرچی درایە. 5 کەس تا ئێستا گیرایە. 5 کەس تا ئێستا گیرایە. لێکۆڵینەوە بەردەوامە. خودی دەستگای هەواڵگیری سوید بە خۆی سەرپەرشتی دەکات لەبەر ئەوەی ئەوە تیرۆری سیاسیە زۆر جیا لە چاو ئەو تیرۆرانەی کە مافیاکانە دژی یەکتر بنەماڵەکانیان دەکرێن. ینی دوو هاوکێشەی جیایە. تیرۆری خەڵکێک لەسەر فکر زۆر جدایە لە چاو تیرۆری کەسێک. بۆیە ینی لە بەوەم نییە بڕوان پێ بکەن وەختی خۆی کە لە مندرا ینی ئەو دوو پۆلیس هاتن وتیان لە ڕێگا بووین دەستگای هەواڵگیری سوید پێی گوتین ینی زانیاری شتیان گۆڕیتەوە دیارە. بە هەر حاڵ وە لەگەڵی شم دانیشتێک دووجار ئەوە جودایە لە چاو مەسەن دەستگای هەواڵگیری تێکەڵ بە کوشتنی مافیاکە پێیان ناخۆشە بە دوواچوون دەکەن زانیاری کۆ دەکەنەوە. بەس دیڕێکت نانە ناو تیرۆرە سیاسەکان ببورن لەبەرەوەی تیرۆری سیاسی سیستەمی وڵات تێکەدا. ئەو دیموکراسەتەی ئەو شارستانێتی کە ئەوڕۆپیەکان نۆخۆیان بنیادیان نایە ئیتر ئاڵوگۆڕی پێ دەکرێتن. بۆیە دیاردەیەکی زۆر مەترسیدارە. لەگەڵ ئەوەی ئەمە بڵێین من نەگەێستا لە وەختی ڕاسمۆس مالودان کە کابرایە دانیمارچەکە قورئان سوتاندن دیاردەیەکی زۆر ئستفزازی خراپە. هیچ ناچێتە ناو چوارچەوەی بیر و باوەڕی سیاسی. بەڕاستی لای من حتا لە سویدیش بۆ زانیاریتان ئەوڕۆ سەلوان مۆمیکا سەعات 11 بەخۆی و نەجم سەلوان کەسەشکەیە لەگەڵی بوو دەدرانە دادگا. ئەوڕۆ بە تۆمەتی بڵاوکردنەوەی ڕق و قینە بە تۆمەتی دەدرانە دادگا سەعات 11ی سبەینێ. بەڵام تیرۆر کرا لە ناو ئەو لایڤدا و 5 کەس ژیرایە. لەبەرەوەی هەندێک کەس تازاتن بۆی دەرێن 5 کەس ژیرایە و دەبێ بڵێم وەخت خۆی لە کوفە 1 ملیۆن دۆلار تەبەڕع کرابوو لەو کوشتنیان لەگەڵ قورئانێکی زێڕین. قورئانێکی زێڕین بە زێر نووسرابێتەوە پێیان دەبەخشن گوایە. و حکوومەت عێراقیش داوای کرد بوو سەلوان مۆمیکا لە 2018 هاتە سوید هەر بۆ زانیاریتان لە 2023 ئەو ڕاسمۆس مالۆدان کە پێشتر ئەو دایک سویدی و باوک دانیمارکی بوو گەورەترین ئەزمەیان لە وڵاتی سوید و ئەوڕۆپیەکان دروست کرد. کاردانەوەی ئیسلامیەکان زۆر هەبوو لەسەری کە شتێکی استفزازی بوو. ینی حاڵەتێک بوو. بە هەر حاڵ 5 کەس ژیرایە لێکۆڵینەوە بەردەوامە. ئەوش گومانی زۆر دەکەنە سەر یەکێکدا لێی چوونە ناو ژوورەوەی. بەڵام پرسیارەشی زۆر گەورەیە کەسێکی وە کە ژیانی مهدد بۆ چۆن تواندراوە ئەو اختراقە ئەمنیە بکرێتن. بەڕاستی ینی حاڵەتەکە جێگای سەرنجە. بەڕێزان من دەزانم ینی وەکو گوتم لەگەڵتاندام استفزاز بوو و لەو سویدیش یاساکان هەمووا گۆڕدراوە. ئەو کابرای بە تۆمەتی ڕق و قینە درا بۆ دادگا ئەوڕۆ 11 دوایی نەتیجەی لەسەر دەرەچوو. شتێکی خراپ بوو. بەڵام تیرۆرکردنەکە لەوی خراپترە. بڕوان پێ بکەن ئەو تیرۆر و ئەو تەقینەوە و ئەو تەقینەوانەی یوافیەکان دەیکەن زۆر خراپە. لە نێوان خوان بنەماڵەکانی یەکتر دەکوژن داک و باب کە دوایینی بەداخەوە حاجی هێرش دوێنێ مێردی پوری ڕەوا مەجید کە بە ڕێوی کورد ناسراوە چونە لە ناو دوکانەکەی لێیاندایە. ئەویش یەکێک گیرایە. ئەو کەسەی لێیدایە گیرایە. دیاردەی خراپە بەس وەکو تیرۆری سیاسی نییە وەکو ئەوەی کە دیموکراسەتی ئەوڕۆپا دەکەویتە خەتەر. ئەوان
ئەوە هێزە ڕاستیستەکان هێزە دژە پەناهەندەکان ئەوەی دەکەنە چەکێک لە بۆ لەناوبردن و دەرکردن و تەنگپی هەڵچنین هەموو سەرڕەشێک بە هەموو ئاینەکان بە تایبەتی ئیسلامیەکان. تیرۆری سەلمان مۆمیکا قەت وە تێمەگەن وەکو 11 سپتێمبەر کرا هەندێکە زۆر کەیفی هات داعش گەشەی کرد بەڵام کاردانەوەکانی دوایبی گەلە خەتەرتر بوو. لە سوید ئەو ڕەفتارانی کە کرایە وای کردیە یعنی لە ژن کوشتن کورت زیاتر لە هەمووان زیاتر بووە لە کچ بە شودانی بن هەژدا بە زۆرەم لێ بۆ زانن لێرە مەمنوع ئێستا ئامۆزا و ئامۆزاش بەشوو بدرێ وە کچ لە وڵاتی خۆی بەشوو لێرە لە بچێتەوە وڵاتەکەی خۆی بەشوو بدرێ هەموو ئەوانەوە عقوبەدانی تێدا دەکرێت بن هەژدا ئەنی یاسای سوید هەموو ئاڵگۆڕ دەکرێتن هەموو ئاڵگۆڕ دەکرێتن. سیغە و متعە لە گەڕک هەندێک گەڕک هەیە بۆ زانیاری سیغە و مسیار بنمونە دەیان یاردەی قێزەوەن هەیە تێکەڵ نەبوونی پەناهەندە لەگەر کەلتوری ئەوروپی فرتوفێڵ ئیش نەکردن دزی یعنی کۆمەڵێک لەو ئیشانەوەی کردیە مەدی ڕاسیزم مەدی دژە پەناهەندە لە هەموو دەوائیرەکان هەمووانەی لێرەن ڕەنجی دایتەوە و وەختی خۆی 150 بەردەوام چەپەکان بوون و مەدی بۆزە تا 2010 ڕاستیزمەکان نایانتوانی بگەنە ناو پەرلەمان نایانتوانی بگەنە ناو پەرلەمان بەس ئێستاکە دووەم حزبن لە هەموو سوید ئەو دەنجیکەنی سەیە وەختیتی بەس بە هەر حاڵ تازە من ناتوانم لایڤەکەی ڕابگرم هەر نیو دەقەیەکە. هاوڕێیان تیرۆری سەلمان مۆمیکەم دەزانم دەیان هەزار ئیسلامی دڵخۆشە بەڵام بڕوا بکەن دەیان مزگەوت تەنجی پێ هەڵدەچنرێ دەیان گروپی ئیسلامی تەنجیان پێ هەڵدەچنرێ بە ملیۆنان مسلمان بێبەش دەبن لە حقوقی ماف هەموو یاساکانی ئەوروپاوە بەوانەی ئێمەش جۆسیەمان هەیە هەوڵ دەدرێ ئەو حیزبە سویدیە ئاڵوگۆڕی پێدا بکاتن. یعنی ئەو تیرۆرانە جێگای لای من پرسیاریشە بڕوام پێ بکەن بەهانەیەکە خۆراکە دەدرێتە دەرخواردی هێزە دژە پەناهەندەکان کە لە ئەوروپا هاوڕێیان بانی دەقەیەک چاوەڕێکەین ماڵمان لە تەنیش کەنیسەیە تا ئەن ئیسلامیەکانش مافی خۆیان هەیە لێرە. بەهەرحاڵ ئەو حقوقانەی ئیسلامیەکان بەدەستیاهینایە ئەو ژیانە خۆشگوزەرانی لە بۆ هەموو مسلمان و پەناهەندەیەک لێرە دروست بووە خەر ئەنگۆ نازان وەرن بڕۆن بزانە چەند کوڕی پاک ناڵێ مەلایەکان ئەو هەموو مەلایەنە موچەیان دەدرێتێ مزگەوتیانەوە دەکرێتەوە کۆمەچیان دەکرا هەموو ژیانشیانە بۆ دابین کرایە کە ئەو ژیانە لە ناو هەولێر و سلێمانیشە بۆیان نییە هەموو ئەوانە ئەڵگۆڕی بەسەردادێلۆ لەبەر ئەوی مەدی ڕاسیزم لە هەموو ئەوروپا لە گەشە سندندایە باشێکی بەهۆی ئەو تیرۆر تەقینەوە و ئەو تیرۆر سیاسەت هاتە سەرێ یعنی لە هەموو ئەوروپا کە ئەو تەقینەوانە کرد ئەوە خۆراکەکە مادەیەکی ڤیتامینی هەرە بە هێزە دەدرێتە هێزە دژە پەناهەندەکان دژە مسلمانەکان کە بەناومان کەون کە بەناو ئەو خەڵکەی بکەون شتێکی زۆر خراپە قەت کەیفتان پێنێتن کاریگەری زۆر خراپ لەسەر پەیامی ئیسلامیش دەکە کە هەموو شتێک بە زەبروزەنگ دەیکە ئەوان وڵاتێکیان دروست کردیە لەوەی هەرچی بیرروبا لەو سویدەی 100 نەتەوە بە هەزاران بیرروباوەڕی ئاینی فکری خۆی ئەوە دەکا ناکرێت و بێ لێرە بە گولە لێ بتی من تاسەر ئێسقاندژی ئەوی سەلمان مۆمیکا ڕاستمۆس مالۆدانم لە 2022 ئەو قسانم کردێ نەک ئێستا شتێکی زۆر خراپە ئێستەفزازی مسلمانان دەکرێت لەوەش خراپتر تۆ بێی بە زەبروزەنگ ئەوی بکەیت بە زەبروزەنگ بکەیت ئەوە کاریگەری زۆر خراپ دەکاتن و ئێستا نەک لە سوید لە ئەڵمانیاش دێنم راپۆرتەکەم خوێندەوە حزبی کریستینەکان چوە پاڵ ئەو حزبەی دژی پەناهەندەیە ئەوانە لە کاتێکدا سوید و ئەڵمانیا 1.5 میلیۆن زیاتر خەڵکیان وەرگرت لە پەناهەندە ژیانێکی فراهەمیان لە بۆ هەمومان دروست کردیە وەرنە ئێرە هەموو ئەوانەی لێرەن دەزان چ ژیانێکی خۆش لە بۆ نەکرد ینی ئێمە لە بۆ مسلمانەکانیش دروست کرێ ئەو ژیانە ئێستا کە ئیقامە وەرناگیرێ کە ئەو ژیانە خۆشە لە هەموو خەڵک مەحروم کرا هەر ناڵێم ڕەفتاری ئیسلامیەکانە ڕەفتاری خودی پەناهەندەیە کە ئیش ناکە کە دیاردەی قێزەوەندەکە کە تێکەڵ بۆ کۆمەلگای ئەو ئەوروپایە نابی دوای 30 ساڵ لێرەیە
کاکم قسەی لەگە دەکەی بڕای بە جادوو هەیە سیغە دەکە کاکە کچی دەچی بە زۆرم لێ بە شوو دەداتن ئیش ناکە 20 ساڵە فرت فێڵەشی زۆر دەکە ئەوە وای کردیە هەمووی بتە خۆراک لە ئەوانە بۆیە ئەوەی دوێنێ شەو کاتژمێر 11 ڕوویدایە لە ناو لایف لێ چوونە کوژای و ئەم لایڤەکەم لە تەلەگرام بڵاو کردەوە کە پۆلیسە چی لایڤەکەی لێ دەکوژێنەوە وابزانم هەشە بەڵگەکە نازانم چێ بڵاوی کردیتەوەیاننا چکو وەختی کە لایڤ دەکە لی دەستن ژۆرە و لی دەدەن نەکوژایتەوە هەتا پۆلیسە چی دەکوژێنێتەوە کاریگەری زۆر خراپ دەبیتن و ئەمە لە بۆمی هاوڕیان دە 12 ڕۆژم برادێک ئاگادارێکی قادر لە هەموو ئەوروپا مەدی ڕاسیزم بەهێز وتم چۆن وتی داعم دەکرێت یعنی ئەوم بە شمولیە ها ترامپ سەرکردەی هەرە باڵای ئەو ڕاسیزمە دەبی لە هەموو دنیا برەو دەداتنەوە دەشبینن چ کێشەیەک دروست دەکە زۆر کەس دڵی پێخۆشە بەس ترامپ نمونەی ڕاسیزمە لە هەموو دنیا و بووتە خۆراکێک لە بۆ ئەومە مەوجەیەکی دژە پەناهەندە لە هەموو ئەوروپا زیاتر گەشە دەکە کە ئێستا هەمومان دەبینین لە هەموو دەوائیرەکان بڕوا بکەنە بواری تەندروستی مناسم پێکردێت چکەم بەخۆی وەزعێکی تایبەتم هەیە زۆر ینی ئەو مامەڵەی کۆن نەمایە وەکو کۆن دەکرێت نەک لەگە پەناهەندە لە هەموو دەوار بەشێکی شەوەیە دەبی ئێمە ڕەفتارەکانمان چاک بکەین بەشێک مێتر مەدی ڕاسیزمە یعنی بە تایبەتی گەنجەکانیان بڕۆن لە هەموو ئەوروپا حزبە ڕاسیستەکان بووینە دووەم و دێنە دەسەڵات تەنسیق دەکەن یان بە بێوان حکومڕانێتی بەڕێوە ناچێ کە ئەوانیش دێن هەموو یاساکانی ئەوروپا ئەوەی خۆشگوزەرانی بوو لە بۆ ژیانی ئینسانیەت کە بەدەیان ملیۆن ئینسان پەناهەندە نەکە لە ئیسلامی لە ئەفریقیا لە ئاسیا لە نەت هند هادەهاتن هەمووی قەپات کرا ڕێگیری کرێ ئەوانەی لێ هێشنوە بڕە لێمان دێنە پێش تەنگمان پێ هەڵدەچن هەمووش بەربوونی ئەو کاردانەوانەیە هەرویستم ئەوەتان پێ بڵێم سووتانی قورئان شتێکی زۆر خراپە ئەو وەسیلەی دیموکراتی نییە بەڵام تیرۆری کردنی هەر کەسێک لەسەر بیر و باوەڕ لەوەی خراپترە و باشترین خزمەتی هێزە ڕاستی و ترامپەکانیان کرد